الجماهيري والمساندة. یاری کلاسیکۆی کوردستان لە نێوان هەولێری پێشەنگ و دهۆکی پاڵەوانی وەرزی ڕابردووی جامی عراق و خولیانە پاڵەوانەکانی کەندا و لە هەفتەی 12 خولی ئەستێرەکانی عراق لەسەر یاریگای فرانسۆ هەریری ئەنجامدرا. 15 خولێک بەر لە یاریەکە بلیتی چوونەژورەوەی هاندەران بۆ خۆڕایی. یاریەکە 15 خولێک لە کاتی ئاسایی خۆی بەهۆی تێکەڵبوونی هاندەرانەوە دواکەوت. ئەمە یەکەم دەستپێشخەری هەولێر بوو لەلایەن مارلین چۆبانۆڤی بەرگریکاری نوێی ئۆزبەکستانی. لا خولەکی حەوت دووبارە یاریەکە بۆ ماوەی 8 خولەک وەستایەوە بەهۆی کوژانەوەی کارەبا. بۆڵی سامبۆ جۆنیۆری سەنیگالی بەم دوو لێدانە وەڵامی خاوەن ماڵی دایەوە و نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ بۆ هەڵۆکانی چیاکان. کەریم دەروێشی لوبنانیش هەوڵی ئەوەی دەدا بربەست یەکسانی بشکێنێت. تۆپەکەی لە لێدانی ڕاستەوخۆ ئاراستەی ستونی گرت. لیۆ کۆستاژ لە دوورەوە گۆڵەکەی هەولێری کردە ئامانج. سەفین مەنسوور بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم دەرفەتی پێشخستنی هەولێری لە پێش بوو لە دەستیدا. نیوە یەکەم بانجامێکی سپی کۆتایی هات. حلو الاستلام من سفيان. نحن معكم مشاهدينا متابعينا. لا نیوەی دۆم و دوای تێپەڕبوونی تەنها 3 خولەک بەسەر دەستپێک مستەفا قابیل بە ئەسیستی شێرزۆت تیمۆرۆڤی ئۆزبەکستانی هەولێری بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. مصطفى هولاري دارين أول أهداف في المواجهة. هنا الكرة هنا المحاولة. لا 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 لا. وەڵامی هەڵۆکانی چیاکان درەنگ کەوت. کەریم دەروێش بەم لێدانە بەختی خۆی تاقی کردەوە. هاڕون ئەحمەدیش هەوڵی گۆڵیدا. لە خولەکی 86 یوسف بن سۆدەی تونسی گۆڵکاری وەرزی ڕابردووی هەولێر بە ئەسیستی پیتەر گۆرگیس گۆڵ یەکسانی بۆ دهۆک تۆمار کرد و ئاهەنگیشی نەگێڕا. ودرويش إلى الجهات اليمنى مثالية ارتقاءه. وەڵامی خاوەن ماڵ خێرا بوو. دوای تەنها 3 خولەک بە سوودوەرگرتن لە لێدانێکی ڕاستەوخۆ بە ئەسیستی معتەزە دامی تونسی گەیلان لوقمان بە گۆڵی دووەم دووبارە هەولێری پێشخستەوە. یاری گۆڵی زیاتری بە خۆیەوە نەبینی و بە سەرکەوتنی هەولێر کۆتایی هات. بەم شێوەیە هەولێر دوای تێپەڕبوونی 12 هەفتە تاکەیانەیە تامی شکستی نەکردووە و بە 9 سەرکەوتن و 3 یەکسانی 30 خاڵی هەیە و لە پێشەنجیانەکانە دهۆکیش دوای 4 سەرکەوتنی بە دوایەک تووشی شکست هاتەوە و بە 17 خاڵ نۆیەمە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.